سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم بە بەرنامەی ئێمە بینەران ئەبما میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. هەروەکو ڕواڵی هەموو حەفزە بەرنامەی ئەمڕۆشمان کۆمەڵی بابەت و نامەی ئێوەی ئازیز و خۆشەویست لە خۆ دەگرێت کە هیوادارین کاتتان هەبێ تا کۆتایی ئەم بەرنمەیە لەگەڵمان بن. هەڵبەت پێش دەستپێکی بەرنمەکە با بڕۆین چەند دیمەنی جوانی لە سروشتی کوردستان ببینین. اینجا دەستەکەین بە بەرنمەکەمان. فەرموو.
بەڵێ بەرنامەکەمان بە نامەی هاوڕێن نەرمین لە بۆکانەوە دەست پێکەین کە پرسیویەتی زۆر جار باسی ئەوە دەکرێت کە ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ ئێران تووشی کارەسات دەبێت. پرسیاری من ئەوەیە لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی چی ڕوەدات. زۆر سپاس بۆ هاوڕێ نەرمین. دیارە کاری ئێمە بە قۆڵی فارس پێشگویی نییە بەڵکو پێشبینیە. پێشبینیش لەسەر لێکزانەوەیە و لێکزانەوەیش لەسەر ئەساسی واقعیەتەکانی ناو کۆمەڵگا. ئەوەی وا هەیە نەک ئەوەی وا ئێمە ئارەزووی دەکەین دەکرێ. ئێستا من بە نیاز نیم واتە لێکدانەوەمان لەسەر دۆخی ئێستای کۆمەڵگای ئێران باس بکەم کە باسێکی زۆرە و پێشتریش قسەمان زۆر لەسەر کردووە. ئەمڕۆ هەر کەس چاو لە ساحەی سیاسی ئێران دەکات بەم نەتیجە دەگات کە ئەم ئاڕایشە سیاسی و کۆمەڵایەتیە کە ئێستا هەیە و حکمی سیاسی وابووری و کەلتوری و کۆمەڵایەتی ئێران دەکات ناتوانێت بەردەوام بێ و ئاڵوگۆڕ لەم ئاڕایشە حتمیە. بەڵام چۆن؟ بەبزانین دوو ڕێگا هەیە: ئاڵ و گۆڕ لە خوارەوە یانی شۆڕشی جەماوەری بۆ گۆڕینی بنەڕەتی ئەم ئاڕایشە سیاسی و کۆمەڵایەتیە ئەگەرچی بەهێزە بەڵام هێشتا بە تەواوەتی ئامادەگی نییە و جگە لەوە زۆر مانعی تری لەسەر ڕێگا هەیە یانی ئاڵ و گۆڕ لەسەرەوە. ئاڵ و گۆڕ لەسەرەوە ئەگەرچی لە بەردەسترە و ئیمکاناتی هەیە بەڵام ئەوش بێکێشە نییە. یەکەم کێشە خوارەوەیە، چون مەترسی ئەوە هەیەکە هەر ئاڵ و گۆڕێک لەسەرەوە لەوانەیە دەرفەت بۆ خوارەوە ینی بۆ کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش فراهەم کات کە هێز وەرگرن و هەموو شتێکیان لێ بشێورن. هەر بۆیە یەکەم کار هەر وەک هاوڕێی نەرمین ئاماژە پێدا ترساندنی خەڵکە لە شۆڕش و ڕاپەڕین. ئەڵبەت ئەمە ینی ترس لە شۆڕش و ڕاپەڕین لە خوارەوە تەنیا ترس و نیگەرانی کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندیەکانی لەسەرەوە نییە. ترس و نیگەرانی زلهێزەکانی و تەنانەت بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستیشە کە حەز بە ئاڵ و گۆڕی بنەڕەتی لە سیستمی سیاسی و کۆمەڵایەتی لە ئێران ناکەن. ئەوانیش نیگەرانی خوارەوە هەن، بەتایبەت هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی ئێران و سەرهەڵدانی بزوسنەوەی سیاسی پێشڕۆ لەم ساڵانەی دواییدا ئەم نیگەرانیەی زۆرتر کردووە. کێشەی باڵەکان یان باشتر بڵین باندەکانی ناو دەسەڵاتەکە ئاڵ و گۆڕیان دەوێت کە قازانج و بەرژەوەندیەکانی ئەوان بپارێزێ. دەزانین دەستکێشان لە ڕێبازێک لە دەسەڵاتەکەیان ئەم هەموو خەیر و بەرەکەتەی بۆیان فراهم کردووە ئاسانیە. ئێستا بە شتێک لە دەسەڵات داهاتووی خۆیان کە بە ناوی بەرژەوەندی نیشتمانی دەیناسێنن لە پێداچوونەوە بە سیاسەتەکانی تا ئێستایاندا دەبینەوە. لەوانە پێداچوونەوە بە سیاسەتەکانی دەرەوە و ڕێکەوتن لەگەڵ سەرمایەداری ڕۆژاوە و فراهەمکردنی ژینگەی لەبار لە ناوخۆ بۆ گەشەی سەرمایەداریە. لە بەرابەردا بەشێکی تر ئەم پێداچوونەوە بە زیانبار دەزانی و پێداگیری لە سیاسەتەکانی تا ئێستایان دەکات و هەر پاشەکشەیەک لەم سیاسەتە بە لە ناوچوونی کۆماری ئیسلامی دەزانێت. هەرچی بێ هەردوو لە نیگەرانی خوارەوەن. ترساندن و تۆقاندن لەم نیگەرانیەوە سەرچاوە دەگرێت. دیارە هەر بۆ خۆیان بەتەنیانین. هەر وەک باسکرا ترس لە ڕاپەڕینی خەڵک لە لایەک و هاوسەنگی هێز لە ناوچەکە و گوشارە سیاسی و ئابووری زلهێزەکانی سەرمایە بۆ پشتیوانی و یارمەتی لەم یان ئەو سیاست لەسەرەوە کاریگەری خۆی هەیە. ئەم مشتومەڕە ئێجامەی هەیە و ئەوەی وا دەبێنرێت لە ناوخۆی دەسەڵات هێزێک ئیش دەکات کە ئەم ئاڵ و گۆڕە حتمیە لەسەرەوە بێ دەخاڵەتی خوارەوە بباتە پێشەوە. کەوابوو ساحەی سیاسی ئێران ئێستا بربەرەکانەی کۆی گشتی دەسەڵات لەگەڵ جەماوەری خەڵکی ڕاپەڕی و تینووی ئازادی و بەرابەری لەلایەک و کێشەی ناوخۆی دەسەڵاتە کە چۆن خۆیان لەم قەیرانانە دەرباس بکەن. لاگەری ڕووخاندنی کۆماری ئیسلامی چی ڕوەدات؟ بەستە بەوەیە کە کۆماری ئیسلامی چۆن بە کام ڕێگا دەڕووخێ و کامە هێزی دەسەڵاتی سیاسی دوای ڕووخاندن جێدەگرێ. ئایا خەڵکی ناڕازی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەو ئامادەگییان هەیە کە چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن یان نا؟ هێزی تر چارەنووسیان بۆ دیاری دەکات. دەتوانێت دوو نەتیجەی جیاوازی لێ بگیردرێت. لێرەدا ئەتوانین ئێشارە بە چەند ئەگەرێکی تر بکەین. دیارە ئەمە دۆخی ئێستایە و ئەم ململانەیە بەردەوامە، بەڵام سەرهەڵدانی شۆڕشی جەماوەری یەکێک لە ئاگەرەکانە. ڕاستە باسکرا کە هێشتا بە تەواوەتی ئامادەگی نییە کە بتوانێت واتوارەزوەکانی خۆی بسەلمێنێ، بەڵام شۆڕشی جەماوەری ژیاری وایە پێشبینی ناکرێ هەر وەک تا ئێستا بووە، وەک شۆڕشی 57 کە مەجال نەبوو خۆی ئامادە بکات، یان شۆڕشەکانی وڵاتانی عەرەبی کە شتێکی تری لێسۆز بوو. ئەگەرەکان باس بکەین، جگە لەمە ئەگەری هێرش و پەلامار بۆ سەر ئێران هەیە.
ئەگەرچی وەک ئەگەرێکی بەهێز نییە بەڵام نابێت لە بەرچاو نەگیرێت بە تایبەت ئەگەر کۆماری ئیسلامی ملکەتی سیاسەتەکانی زلهێزەکان نەبێ و لە پرۆژەی هەستەی خۆی بەردەوام بێ دوولێمکانیە. دەرهەر حاڵ هەموو ئەم فاکتەرانە ئیش دەکەن بۆیە هەر لایەک هەوڵی ئەوە دەدات خۆی بەهێز بکات تا بتوانێت لەم دۆخە دەرباز بێ. ئێمەش لە خوارەوە و هەوڵی خۆمان ئەدەین کە خۆمان بەهێزکەند و کەند و کوسبەکانی سەر ڕێگای بەهێزبوونمان بناسین و چارەسەریان بکەین. لە هەمان کاتدا دەبێ ئامادەگی ئەوەیشمان بێ کە لە هەر ئاڵ و گۆڕێک لەسەرەوە زۆرترین ئیسفادە بۆ بەهێزبوونی خۆمان بکەین. زۆر سپاس بۆ هاوڕێ نەرمین لە بۆکانەوە بۆ ناردنی ئەم نامەیە ناوبڕێک بە بگرین بەرنامەکەمانێت ئامادەی. Spark in an eye, a young heart silenced too soon. Dreams ruined, life taken, and around summer gloom. But my name became a beacon for my nation to rise. Echoes of my story spread in lightning the skies. Whispers of liberation rise, ascending through the air. Children of Kurdistan lead with courage, they declare. Tehran smiles for death alone, in its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp hold dead. From this land, no life shall bloom, only shadow, only gloom. My dear Kurdistan, torn apart, yet to find stirs the heart. Daughters led the way for liberation's eternal flame. They try to hide our tears, veil trees in mournful shades, poke waters in heavy chains, strangle roads where silence lays. So in discord, in distant lands, with strength that won't relent, songs are hushed and dreams are slain, endless mournful lament. Whispers of liberation rise, ascending through the air. Kurdistan, take the lead with courage, they declare. Tehran smiles for death alone, in its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp hold dead. From this land, no life shall bloom, only shadow, only gloom. My dear Kurdistan, torn apart, yet to find stirs the heart. Daughters led the way for liberation's eternal flame. In the quiet sorrow sways, our hearts beat a mournful tune. Sheena, your name a flame beneath the darkened moon. In the echoes of our souls, the light begins to glare. For our legacy we stand, with courage we declare. بەڵێ دەچینە سەر نامەی کاک بەختیار لە بانەوە پرسیویەتی بە لە بەرچاوگرتنی ئەگەری ئاڵوگۆڕ لە ئێران و ئەگەری ڕەخسانی دەرفەتێک بۆ خەڵکی کوردستان لە نەزەر ئێوەوە ئیدارەی کۆمەڵگەی کوردستان بە چ شێوازێک دەبێ. سپاس کاک بەختیار.
ئەوەی ڕاستی بێ بەرنامە ئێمە بۆ کوردستان لە سەنەدێکدا لە ژێر ناوی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتداریەتی جەماوەری لە کوردستان دیاری کراوە. ئەگەرچی ئەم بەرنامەیە وەکو هەموو بەرنامەیەکی تر مۆرکی کاتی داڕشتنی خۆی پێوەیە و پێویستی بە داڕشتنێکی سەر لە نوێ هەیە، بەڵام جەوهەر و ناوەڕۆکەکەی بە بڕوای ئێمە بەرنامەیەکی گونجاو و ممکنە بۆ ئیدارەی کۆمەڵگەی کوردستان و جواب دەرەوەی ئاوات و ئارەزوەکانی خەڵکە. یەکەم لەبەر ئەوەی بۆ کۆتایی هێنان بەستەمی نەچەوایەتی و لەوە گرنگتر بۆ خوڵقاندنی هەلومەرجێک کە خەڵکی کوردستان ژیانێکی ئازاد و بەرابەر و سربەرزانەیان بێ، چۆن ئەوەی وا بۆ ئێمە وەک کۆمەڵە گرنگە دەرس لە ئەزمونەکانی تا ئێستامان بەتایبەت دەرس لە ئەزمونەکانی بزوتنەوەی کوردستان لە پارچەکانی تر بگرین. هەموو ئەم ئەزمونانە لەبەردەستن و مێژوو لێمان خۆش نابێت کە دەرسیان لێوەرنەگرین و نەیکەین بە ڕێنمایی چۆنیەتی ئیدارەی کۆمەڵگەی کوردستان. کوردستانێک کە ژیان و گوزەرانی خەڵک، ئەمنیەت و ئاسایشیان، مافە سەرەتاییەکانیان پارێزراو بێ و هیچ دەسەڵاتێک نەتوانێت بە هیچ بیانەوەک بیخاتە مەترسیەوە. دووهەم، هەروەک لەم بەرنامەیەدا هاتووە، ئێمە دەسەڵاتداری جەماوەری لە ڕێگای ڕێکخراوە جەماوەریەکان لە خوارەوە بۆ سەرەوە بە گونجاوترین شێوازی دەسەڵات بۆ ئیدارەی کوردستان دەزانین. دیارە میل و بۆچوونی جیاوازیش هەیە کە شێوەیەکی تر لە ئیدارەی کۆمەڵگەی کوردستان لە بەرنامە و استراتیژی سیاسی خۆیدا گونجاوە کە شتێکی یاساییە. ئەم بۆچوونە جیاوازانە دەبێت لە فەزایکی سیاسی و دوور لە هەڕەشە و گوشار کەونە مشت و مڕ و سەرنجام هێزی کۆمەڵایەتیان بە واتایکی تێ خەڵکی کوردستانە کە بڕیاری لەسەر ئەدات. ئەوەی وا باسکرا یانی دەسەڵاتداریەتی جەماوەری پژ ئەستورە بە ئەزمونەکانی تا ئێستامان و لەسەر ئەم بنەمایە دامەزراوەکە دیمۆکراسی ڕاستەوخۆ و ئیدارەی کۆمەڵگا لە خوارەوە بۆ سەرەوە، جگەلەوەی کە خەڵکی کوردستان خۆیان بە ساحەبی ڕاستەقینەی کۆمەڵگای خۆیان دەزانن، لە هەمان کاتدا زەمانەتی جدی دەدات کە ئاوات و ئارەزوەکانیان مافەکانیان پارێزراو بێ. لەم شێوازەدا لە کۆمەڵگای خۆیان بێگانە نین و دفاعی لێ دەکەن. ئەلبەت مەترسی زۆرە، بەڵام دەرفەتیش هەیە. سەرەکی ترین دەرفەت تایبەتمەندیەکانی کوردستانەکە ئەگەر بناسرێ و بەهێز بکرێ، ئیمکانی دەربازبوون لە هەر مەترسیەک ممکن دەکات. نۆڕۆزی ئەمساڵ لە کوردستان نمونەیەکی زۆر بەرچاوە لەوەی کە دەسەڵاتی تەنیا دروشمێک نییە، بەڵکو زەرفیەتێکە کە خەڵکی کوردستان لە خۆیان نیشانیاندا کە دەتوانن ئیدارەی کۆمەڵگەی خۆیان بە باشترین شێوە لە ئەستۆ بگرن. چاو لێ بکەن ئەگەر جەژنی نۆڕۆز یەک ڕۆژە یا چەند ڕۆژە هەر لە مانگێک ماوە بە نۆڕۆز تا ماوەیەکی زۆر دوای نۆڕۆز بە سەدان هەزار کەس لە سەرتاسەری کوردستان سرە ڕایگیر و گرفتی ژیان لە شار و گوندەکان جەژنیان گرت. ئەم خەڵکە بە شێوازێکی جوان و ڕێکەوپێک بێ گرفتێکی بەرچاو دەست لە نێو دەستی یەک سەمایان کرد و بەم جۆرە قامکیان لە چاوی کۆماری ئیسلامی کرد. ئەگەر شەقامیان لێ سندراوەتەوە، بەڵام بە وشیاری ڕێگای تر ئەدۆزنەوە کە دژایەتی خۆیان لەگەڵ دەسەڵاتی سیاسی درێژە پێ بدەن. ئەمە لە کاتێکدایە کە حەزبەکان نەخشی لاوەکیان لەم حرەکەتە جەماوەریە بوو، ئەوەی وا بەڕێوەچوو حاصڵی کار و زەحمەت مەدەنی و وشیاری خەڵک و هاوجەنگیان بوو. هەر ئەم حرەکەتە ئێمە دڵنیا دەکاتەوە کە لە نەمانی کۆماری ئیسلامی هەر ئەم خەڵکە بە دڵنیاییەوە خۆیان ڕێک دەخەن و ئیدارەی کۆمەڵگەی خۆیان بەدەستەوە دەگرن. أمان هوادار بارونا زي ببينم جيني رزقات هاي لكن خيولي ظالم دبنم ديمني شادي أيواي ستم عورتي بريبو لجن وجانو أزادي هاي لكن خيولي ظالم دبنم ديمني شادي أيواي ستم عورتي بريبو لجن وجانو أزادي
ئەچینە سەر پرسیاری کاک جەمشید کە لە شنەوە ناردوویە پرسیاری کردووە ئەرکە سەرەکیەکانی خەڵکی کوردستان بۆ دەرباز بوون لە مەترسیەکان کامانن. کاک جەمشید پێشتر دەبێ بزانین مەترسیەکان کامانن بەگشتی دەتوانین ئاماژە بە چەند خاڵ بکەین. ئاڵ و گۆڕەکان لە ئاستی سەرتاسەریدا مەبەست ئێرانە بە کام ڕێگادا دەچێتە پێشەوە. دیارە ئەگەر هێزێکی پێشکەوتن خواز لە ئاستی سەراسەریدا بەهێز بێ کاری ئێمە لە کوردستان ناسانتر دەبێ. هەر بۆیە بە بڕوای ئێمە بزوستنەوەی کوردستان ناتوانێ و نابێ خۆی لە بەهێزکردنی بزوستنەوە کۆمەڵایەتیەکانی پێشڕۆ لە ئاستی سەراسەری دوور بگرێ و هەرچیەم بزوستنەوانە بەهێز بێ هەر وەک باسکرا خەڵکی کوردستان ڕێگەیان ناسانترە بۆ سلماندنی خواستەکانیان. بە پێچەوانەکەی لەوانەیە کاری ئێمە سەختتر بکاتەوە. لەم حاڵەتەیش دیسانەوە خەڵکی کوردستان لە بەهێزکردنی تایبەتمەندیەکانی دەتوانێ وا بەهێز بێکا بە ئاسانی ویست و داواکاریەکانی ژێرپێ نەخرێ. هاوپشتی و هاوجەنگی خەڵکی کوردستان ئامرازی ئەم بەهێزبوونەیە کە ئێمە زۆر جار باسمان کردووە. سەرەکی ترینی ئەم تایبەتمەندیانە ڕێکخراوبوونە کە لە کوردستان هەر ئێستا شتێکی نامۆنیە. خەڵک بە هەر ئەندازە ڕێکخراو بن لە گەڕاک لە شار لە شوێنی کار بۆ پرسە کۆمەڵایەتیەکان بە هەمان نسبەت بەهێز دەبن بۆ ئەوەی بتوانن داواکاریەکانی خۆیان بسەلمێن و ئیدارەی کۆمەڵگەی خۆیان لە ڕێگەی ڕێکخراوەکانی خۆیانەوە بەدەستەوە بگرن. لە قسەکانی پێشودا باسی نەورۆزیشمان کرد دەتوانن خۆیان چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن. دیارە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەت هێزی چەپ و سۆسیالیست لە کوردستان دەبێ یاریدەر بن و پاڵپشتی ئەم شکلا لە دەسەڵاتە بن و لە یەک پرۆژەی هاوبەشدا ئەم تایبەتمەندیە بەهێز بکەن. مەترسیەکی تر نەناسین یان باشترە بڵێم هەڵبژاردننی بە هەڵەی دۆستان و نەیارانی بزوستنەوەی کوردستانە. ڕاگررتنی خەڵکی کوردستان لە چاوەڕوانی و ئومێدوارکردنی وەهمی بە یارمەتی و پشتیوانی هێزی دەرەکی بەم جۆرە دوورخستنەوەیان لە هێزی خۆیانە. دیارە کاتێک بزوستنەوەی کوردستان لە ناوخۆ بەهێز بوو گەمەی پێ ناکرێ و نابێتە بەشێک لە استراتێژی سیاسی ئەم یان ئەو هێزکە لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیاندا کایە پێ بکەن. مەترسیەکی تر ئەم چاوەڕوانیە یان ئەو وەحمە دروستکردانەیە بە دوای خۆی دادێنێ. ئەمکانی دروستکردنی تەفرەقە و جیاوازی و کەسکردنی هاوپشتی خەڵکی کوردستانە بۆ سەلماندنی خواستێکی هاوبەش کە پێشتر لە پرسیارەکانی پێشودا قسەمان کرد. بە تایبەت خەڵکی کوردستان دەبێت زۆر بە وریاییەوە چاو لەم بابەتە بکەن. مەجال نەدەن هیچ هێز و لایەنێک بە بیانووی جۆر بە جۆر یەک ڕێزی خەڵکی کوردستان بشێوێنێت.
ئەچینە سەر نامەی کاگە ڕەحمان. کاگ ڕەحمان لە یاداشتێکدا نووسیویەتی هاوڕێیانی بەرنامە ئێمە بینەران سڵاو ماندوو نەبن سەرچاوم. هەفتەی ڕابردوو لە بەرنامەکەتاندا نامەی بینەرێکتان خوێندەوە کە باس لە گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرلایەنە سیاسیەکان لە هەرمی کوردستان و ڕەخنە لە هەڵوێستی حەزبی دموکراتی کوردستان ئێران لەم بارەوە گرت بوو. ڕاستیەکەی چۆن بابەتەکەم لا گرنگ بوو دوای کۆچم و بۆم دەرکەوت کە بەڵێ وایە و بەداخەوەم لەم ڕێگایەوە ئامرازی تەفرەقەنانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی عێراق لە مامەڵەکردن لەگەڵ حەزبەکانی ئۆپۆزیسیۆن لە کوردستانی ئێران بەرچاو دەکەوێت. من خۆم لایەنگری هیچ کام لە حەزبەکان نیم، تەنیا خۆم بە لایەنگری بزوستنەوەی هەقوازانەی خەڵکی کوردستان دەزانم و هەر کردەوەی کە ئەم بزوستنەوەی کز و لاواز بکات بە ناڕەوا دەزانم و بە ئەرکی خۆم دەزانم هەڵوێستم هەبێت جا بووم فەرق ناکە کێ و کام لایەن بێ. ئەمە کاک ڕەحمان وتوویەتی. هەروەها لە نووسیویەتی تا ئەو جێگا من بزانم لە ڕێکەوتە نامەکەدا کە لە ساڵی 2023 لە نێوان ڕژیمی ئێران و حکوومەتی عێراق واژۆکرا، دەوڵەتی عێراق بەڵێنیدا کە لایەنە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ڕژیم کە بەشێکیان لە نزیک سنوورەکانن بنکەکانیان بگوازرێتەوە و سنووری نێوان ئێران و عێراق بە قسەی ئەوان ئەمنیەتی پارێزراو بێ کە وا بزانم هێزی پاسەوانانی سنوور جێگیرکران و کۆماری ئیسلامیش بە هەمان شێوە هەمان کاری کرد. چەند جاریش لە زمانی فەرماندەکانیان باسی ئەوەیان کرد کە ئەمنیەتیان جێگیر کردووە و کێشەیەک نەماوە. دواتر و بەتایبەت دوای بزوستنەوەی ژینا کۆماری ئیسلامی کە کوردستانی بە بنکەی ئەم بزوستنەوەی دەزانی هەنگاوی زۆرترینە. ئەم باسە هاتە گۆڕێکە بەشی گەورەتریان لە خێزانی چالاکوانانی سیاسی لە کەمپەکانی دوور لە سنوورە هاوبەشەکانی هەردوو وڵات نیشتەجێبوون چەک بکرێن و بۆ ناوچەی دوورتر لە سنوور بگوازرێنەوە. و بەنیاز بوو بەم جۆرە ئەم بنکەیە واتە کوردستان تووشی دڵساردی بکات. ئەم داواکاریە لە ڕێگای حکوومەتی ناوەندی عێراق و بە هاوکاری حەزبەکانی دەسەڵاتدار بەسەر هەرێمی کوردستان لە پرۆسێکی چەند مانگەدا لەگەڵ نوێنەرانی حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خرایە ڕوو تا ئەو جێگای من وا بزانم ئەم حەزبانە ڕایان گەیان کە بەهۆی پاراستنی بەرژەوەندی خەڵک و حکوومەتی هەرێم ئەوڵەن ماوەی کە خۆیان لە ئەنجامدانی چالاکی چەکداری دژی حکوومەتی ئێران بواردووە و لەم ناوچایاندا هەوڵیان داوە دەستێوەردان لە پەیوەندیەکانی نێوان ئێران و عێراق دروست نەکەن. دیاردەی چەکداری لە هەرێمی کوردستان یان نەبێ. ئوردوگەکانیان تەنیا شوێنی بنەماڵەکان و چالاکوانانی سیاسین کە هیچ کێشەیەکی ئەمنی لە سنوورەکان و لە نەهەرێم بەدواوەدا نابێت. بەڵام وە دیارە سەرڕای هەموو ئەم هاوکاریانە لە ئاستی فشارەکان بۆ سەربەشێک لەم حەزبانە کە بە ناوی کۆمەڵەوە چالاکی دەکەن کەم نەبووەتەوە و حکوومەتی هەرێم لە چەند قۆناغدا ئەڵبەت بە شێوەیەکی نەشیا و دەستی داوە بە گواستنەوەی بەشێک لە دانیشتوانی کەمپەکان و بنکەکانی لایەنەکانی کۆمەڵە لە ناوچەی سلێمانی بۆ شوێنێکی دوورتر. کاگ ڕەحمان هەروەها نووسیویەتی ئێستا ئەوەی لە هەڵسوکەوتی دەوڵەتی عێراق دەبیندرێت هەڵسوکەوتێکی دووفاقیە کە لەگەڵ ئەم حەزبانە دەکرێت. حەزبی دموکرات بە پێی قسەکانی وتەبێژی ئەم حەزبە لەگەڵ ئەو ڕێکارانەی کە هەماهەنگ لەگەڵ دەوڵەتی عێراق و هەرێم ئەنجامی داوە خۆی پابند بە بەڕێوەبردننی ئەم ڕێکەوتە نامەیە دەزانێت و ئێستا کەیسێکی جیاوازیان لە باقی لایەنەکان هەیە. پرسیارێک کە بۆ هەر کەسێک گوێ لەم لێدوانە دەبێ ئەوەیە هەموو ئەو بەڵێنانە کە وتەبێژی حەزبی دموکرات ئێستا پابندبوونی خۆی بۆیان ڕادەگەێنێت ڕێکەوتن گەلێک بوون کە هەموو لایەنەکان هەموویان قبوڵیان کردووە و حەزبەکانی دیکە شاوشێوەی حەزبی دموکراتی کوردستان ئێران خوازیاری پاراستنی کەمپەکان و پاراستنی ئاسایشی بنەماڵەکانیانن و چالاکوانانی سیاسی لە کوردستانی عێراق بوون. دێ بۆ بوونەتە کەیسی جیاواز. و بە نەزەر ئەگات هەنگاوی تاکڕەوانەی حەزبی دموکرات لە گفتوگۆکانی پشتپەردە لەگەڵ حکوومەتی عێراق بەڵێن تەنیا بۆ حەزبەکەی خۆیان فراهم کردووە کە کەمتر لە ژێر زەخدا بن. ئەم بەڵێنانە چی بوون کە ئەم ئەنجامە لێکۆتوەتەوە؟ نابێ گومان لەوە بکەین کە ئەم ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی عێراق ناتوانێت بەبێ ڕەزامەندی کۆماری ئیسلامی ئەنجام درابێت. نە حکوومەتی عێراق و نە هەرێمی کوردستان تا ئێستا بەداخەوە ئێرادەی کردەوەی جیاواز لەوەی دەستگا ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بەدواوەیەن لە خۆیان نیشان نەداوە. ئەم ئیمتیاز وەرگرتنە لە پێناو چیدا بووە؟ من هێشتا بە تەواوەتی لێم ڕوون نییە، بەڵام ئەوەم لێ ڕوونە کە تەنیا لە ئاراستەی دروستکردنی تەفرەقە و دوو بەرەکی لە نێوان حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە. ئەگەر ئێستا حەزبی دموکرات لەم زەختانە بەدوورە لەبەر ئەوە نییە کە گۆیا ئەوان هەموو ڕێکەوتنەکانیان جێبەجێ کردووە و ئەوانی ترنا.
بابەتێکە پەیتاپەیتا لە سایتەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی باز دەکرێت. ئەم سیاسەتە لە ناوەڕۆکدا دژایەتی لەگەڵ بزووسنەوەی کوردستان لە ڕێگای تەفرەقە سازکردنە کە زۆر بەداخەوە حەزبی دموکرات وا دیارە بەدەمیەوە چووە. چاوەڕوان دەکرێت کە حەزبی دموکرات ئەم ڕاستیە بزانێ و نابێت ئەم جۆرە سیاسەتانە پەیڕۆ بکات کە مەجال بۆ نەیارانی بزووسنەوەی کوردستان فراهەم کات کە تەفرەقە دروست بکەن. بەتایبەت حەزبێک کە خۆی بەڕێبەری بزووسنەوەی خەڵکی کوردستان پێناسە دەکات نابێوە هەڵس و کۆت بکات. ئەم کردەوانە لەگەڵ ئەو ئیدعایانە نایەتەوە. کوردستان میل و بۆچوونی جیاوازی سیاسی و کۆمەڵایەتی هەیە، هەروەک بەڕێز وتەبێژی حەزبی دموکرات لە وتوێژێکی تردا ڕەوتی چەب لە کوردستان دەخاتە ژێر ڕەخنەی توند کە گۆیە بە توندڕەوی غەدریان لە ڕەوتی ئاینی سیاسی لە کوردستان کردووە. دەیبا ئێستا بەر بەم سیاسەتە تەفرەقە خستنانە بگرێ. ئەلبەت بەڕێزی لە بیری دەچێتەوە کە بە پێچەوانەی ئەو قسەیە ئاینی سیاسی لە شکڵی ئیسلامی سیاسی غەدرێکی گەورەی لە خەڵکی کوردستان و ئێران و هەموو ناوچەکە کردووە کە نمونەکانی زۆرن. ئەگەر لەم ڕەوتە واتە ڕەوتی ئاینی کەسێک وەک بەڕێز مامۆستا شعەزەدین پەیدا دەبێت کە باوەڕی قوڵی بەجیایی ئاین لە دەسەڵات و عەداڵەتی کۆمەڵایەتی هەبوو. زەڕێک لە غەدری ڕەوتی ئیسلامی سیاسی چشی ئەو چ سونە لە ئینسانیەت و حورمەت و کەرامەتی ئینسانی کەم ناکاتەوە. کۆماری ئیسلامی نمونەی بەرچاوی ئەم ڕەوتەیە کە ئێستا نە خەڵکی ئێران و ناوچەکە بەڵکو تەنانەت زۆربەی باوەڕمەندانی ئاینیش ئەویان ناوێت. ڕاستی ئەوەیە پێمان خۆش بێ یانە ئەمە کاگڕەحمان دەڵێ ڕەوتی چەب ڕەوتێکی بەهێزە لە کوردستان. ئەم 46 ساڵە و بە تایبەتی تر بزووسنەوەی ژینە ئەم ڕاستیەی سەلمان کەوا بوو لە جیاتی ئینکارکردن یان بە توندڕۆ ناساندنی باش وایە حەزبی دموکرات ڕێگای هاوکاری و تەعامڵ لەگەڵ ئەم ڕەوتە بەهێزە لە کوردستان ڕەچاو بکات. چۆن لە سبەی کوردستاندا هەر ئەم ڕەوتەیە کە ساحب قسە و پلانە و هێزە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کوردستان و هەر ئەم ڕۆتەیە کە هەڵگری ئاوات و وەرەزوەکانی خەڵکی کوردستانە بۆ سەربەرزی و سەرفرازی. ئاین نەک وەک باوەڕ بەڵام وەک ڕەوتێکی سیاسی ئەگەریش هەبێ جگە لە مۆزاحەمەت و کۆسپ دروستکردن بۆ بزووسنەوەی کوردستان و سلماندنی دواکەوتوی ملکەچی نەخش و دۆرێکی نابێ. دوای بزووسنەوەی ژینە ئەم ڕاستیە بۆ هەر کەسێک بەتایبەت لایەنە سیاسیەکان دەبێت دەرکەوت بێکە خەڵکی کوردستان لە دەسەڵاتی ئاینی و فەرهەنگ و کولتوری دواکەوتوانەی ئەم ڕەوتە تێپەڕ بوون کەواتە حیساب لەسەر ڕەوتی ئاینی سیاسی لە کوردستان خێر ناتەوە. کاک ڕەحمان لە کۆتایی نامەکەیدا نووسیوێتی ئێستا کە من ئەم نامەیە دەنووسم بە ئیتمینانەوە پێتان دەڵێم کە زۆربەی خەڵکی کوردستان و ناوچەکە نیگەرانی یاسایشی هەموو چالاکوانانی سیاسی حەزبەکانی نیشتەجێ هەرێمی کوردستان هەزبەکان بە جیاوازەکانیشیانەوە بە سمبولی بەرخۆدانی خۆیان دژی داگیرکاری و سەرکوتگەری کۆماری ئیسلامی دەزانن زیان گەیاندن بە هەر کام لە چالاکوانانی سیاسی بەدەر لەوەی سەر بە چ لایەنێکن محکوم دەکەن و خوازیارەوەن کە هەرێمی کوردستان پێداچوونەوە بە سیاستەکانی تا ئێستای بکاتەوە و بەتایبەت لەگەڵ لایەنەکانی کۆمەڵە کە ئێستا پتر کەوتونەتە ژێرزەخت واردی گفتوگو و دیالۆگ بێ کە ڕێگای گونجاو و شیاو بە چارەسەرکردنی کێشەکان بدۆزنەوە. لە هەمان کاتدا حزب و ڕێکخراوە سیاسیەکان دەبێت با یەکگرتووی لە بەرامبەر سیاسەتی تەفرەقە سازکردنی ڕژیمەکانی ئێران و عێراق بوەستێتەوە و هەماهەنگ لەگەڵ یەکتر ئەم مامەڵە دوو فاقیە محکوم بکەن. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە با بڕۆین ناوبڕێک وەربگرین دواتر دینەوە لاتان. منم alay Suri şoreşine da çakini Suri şoreşine da çakini Min bahçake Lejre wala suram surudi aşna bunava Rubadüz min akhbiri Rubadüz min akhbiri
برزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات وازایێنم تا نەبینم سەرباستێ برزەلووتکە یامانجی خۆم و بیررومە باستم لە خەبات وازایێنم تا نەبینم سەرباستێ منم ئەڵای سووری شۆرەشینێ دەچاکێنێ من باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی یاش نەبوونەوە ڕووبا دوژمن ئەخوێنێ پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەست بیری مشکم موژدەی دوا ڕۆژی پێیە پێشمەرگەی وشیارم ڕێگەی سەختم لە ڕێیە چەکی دەست بیری مشکم موژدەی دوا ڕۆژی پێیە منم ئەڵای سووری شۆرەشینێ دەچاکێنێ من باچەکێ لە ژێرە واڵە سوورم سرودی یاش نەبوونەوە ڕووبا دوژمن ئەخوێنێ دەساوچینەکانم وەرن ببین بە یەک لەش بیگەشێنینەوە ژیان دوای بینی ڕۆژی دەساوچینەکانم وەرن ببین بە یەک لەش بیگەشێنینەوە ژیان دوای بینی ڕۆژی منم ئەڵای سووری شۆرەشینێ دەچاکێنێ من باچەکێم لە ژێرە واڵە سوورم سرودی یاش نەبوونەوەم ڕووبا دوژمن ئەخوێنێ بینەرێکی خۆشەویستمان بە ناوی سومەیە کرێکار نووسراوەیەکی لەسەر غەزە هەیە کە ئاوا دەست پێ دەکات. غەزە ئەمڕۆ شار نییە. برینێکی کراوەیە لەسەر ڕوخساری دنیای ئەمڕۆ. هاوارێکە کە ئەوەندەی هەستی مرۆڤایەتی مابێ دەیهەژێنێت. غەزە سەرزەمینی مردنە. سروشتەکەی کاولە. هەر شەقامێک، هەر ماڵێک، هەر قوتابخانەیەک و هەر نەخۆشخانەیەک گێڕەوەی تاوانێکە. ئەوەی لە غەزە ڕوودەدات نەقەدەرە نەڕووداو. تاوانێکی ڕێکخراو کە بە وشیاریەوە جێبەجێ دەکرێت و بە وشیاری زیاترەوە بێدەنگی لە ئاسیدا پەرە پێدەدرێ. بۆمبە زیرەکەکان، گەماروی خۆراکی، بڕینی دەرمانەکان، ئەمانە ئامرازەکانی تاوانێکی ڕێکخراون کە بە بێدەنگی ژاناوی لە ئاستیدا بەهێزتریان دەکات. لە هەمان کاتدا غەزە داوای چارەسەر دەکات، ماندووە، وەڕەزە، بێزارە لە شەڕ و مردن و کاولکاری. لە خۆی دەپرسێ بۆ وابوو، چی بکردایە کە ئەم کارەساتەی لێ نەبووایەتەوە؟ ئێستا چی بکات؟ هێزی چەندە کە بچێ بەگژ ئەم هەموو مەینەت و کارەساتەدا؟ بەڕاستی ئێستا خەڵکی غەزە هەموو ڕۆژێک چاو لە چاوی مردن دەکەن و لەگەڵیدا دەژین. بەڵام بە هەر کەسێک کە ئەم دۆخە بۆی بووەتە هەواڵێکی تێپەڕبوو لە نێوان هەواڵەکانی ڕۆژانە دەبێ بڵین ئەوەی لە غەزە ڕوئەدات ڕاستە لەوانەیە دوور بێ، بەڵام مردنی مرۆڤایەتیە. لە خشەخشی کیسەکانی نانێک کە دەست ناکەوێ، لە سووتاندنی برینە عفونیەکان لەبەر نەبوونی دەرمان، یان ئەو کاتێ موشەکێک لە سەربانی ماڵێکدا دەبەزێت، ژن و پیا و پیر و لاو منداڵ نوقمی خۆیەکات. تەنیا خەڵکی فلەستینیە کە برسێتی دەکێشێت تا مردن بێتە سەردانی. ئەمە مرۆڤایەتیە کە ئارزا دەکێشێت.
بە هەر کەس کە دەڵێت ئەمەش تێدەپەڕێت دەبێ بڵین لە غەزە مردن زیاتر لە 100 ساڵە نیشتەجێە. لە دیوارە دەرز بردووەکان، لە ئاوە پیسەکان، لە شیر و شکەکات بە سەرشوەکان مەرگ نیشتەجێ بووە. خەڵک هەمان خەڵکن، بەڵام مردنە کە ڕوخسار دەگۆڕێت. ڕۆژێک بۆمب، ڕۆژێک موشک، ڕۆژێک برسێتی و تینویەتی و قات و قڕی وە چیرۆکی بەردەوامی نەسڵکوشی لە غەزەیە. ئەمە شانۆ یان فیلمێکی خەیاڵی نییە، ئاساییکردنەوەی مەترسیداری تاوانی ئینسانیەتە. ڕۆژێک غەزە گەورەترین زیندانی جیهان بوو، ئێستا گەورەترین گۆڕستانی جیهانە. ئەم خەڵکە لەگەڵ برسێتی نەئاشنا نین، بەڵام ئەم جارە جیاوازە. دەوڵەتی ئیسرائیل بە پشگیری ئەمریکا و بە بیانی و شەرخستنە سەر حەماس دەیەوێت چارەنووسی خەڵکی غەزە بۆ هەمیشە یەکلا بکاتەوە. پەیامەکە ڕوونە، یان بمرن یان بڕۆن، و باشترەکە بمرن. کاتێک ئیسرائیل بە پشگیری بێمەرجی ئەمریکا نەخۆشخانەکان دەکات ئامانج، قوتابخانەکانی وێران دەکات و کاروانی یارمەتیەکان گول لە باران دەکات، پەیامێکی ڕوون دەنێرێت، ئێمە خۆمان یاساین. بە زۆری موشک یاسا دیاری دەکەن، یاساگەلێک کە تیادا منداڵانی فەلەستین نەک وەک مرۆڤ بەڵکو وەک زیانی لاوەکی پۆلین دەکرێن. ئەمە هەمان لۆژیکی نەخۆشی سیستمی ئەمپریالیستیە کە مرۆڤ لە تەرازووی قازانج و هێزدا دەپێوێت. لە جەنگی مانەوەی نێوان ئیسرائیل و حەماس بەشی خەڵک کارەساتە، برسێتی و تەنیا لە ناوچوونە. ئەمە یاسای جەنگە تا ئەم یان ئەو دەسەڵات جێگا و پێگەی خۆی قایمتر کات. خەڵکی غەزە مرۆڤگەلێکن کە لەوانەیە وەک تۆ خەونی پێکەنین، خەونی نان و ڕزگاریان هەبێت، بەڵام لە خاکێکی داگیرکراودا خەون بینین قەدەغەیە. ڕاستە بە جیاوازیەوە، بەڵام لێرە لە ئێرانی و کوردستان مەگەر ئاوات و ئارەزوەکانیان ناخەنکێنرێت، بەڵام خەونی منداڵانی غەزە تامی نان و ڕەنگی مردنیان هەیە. مردنێک کە بۆمبە ئەمریکی ئیسرائیلەکان بەبێ حساب و کتاب لە نێوانیاندا دابەش دەکەن، بەڵام نان ئاو دەرمان بە حساب و کتێب دابەش دەکەن، نەکا لە بیریان چێ. ئەمە هەمان دۆزەخەیە کە ترامپ ڕۆژێک وتی دۆزەخێک لە ڕێگایە، بەڵام دۆزەخی ڕاستەقینە ئەم سیستمی سەرمایه‌داری ئەمپریالیستیە کە ئاوا کارەساتێکی ئینسانی تۆمار دەکات. ماوەیەکی زۆرە کە دۆزەخ نەک تەنیا لە غەزە بەڵکو لە جیهان نیشتەجێ بووە. هەموو ڕۆژێک لە غەزە ئاگرەکەی بڵێ سەدارتر دەبێت، وە ددانەکانی بە منداڵانێک نیشان دەدات کە نازانن هاوکایەی دەهاتوویان بووکەڵە دەبێت یان پارچەکانی موشک. لەوێ منداڵ لە بەرچاوی ئێمە هەڵدەوەشێت. هیچ وێنەیەک ناتوانێت تۆمار بکات کە چۆن ئاسایش لە چاوی منداڵان دەدەزرێت و گیان لە ژێر پێ دڕندەی دەشلدرێت. لەم جەهەنەمەدا لە منداڵێک کە دایکی لە ژێر داڕماندا دەبینێت و خۆشکیان برای پارچە پارچە دەبینێت، دەپرسین حەڵت باشە؟ پاش هەموو ئەمانە چه مرۆڤایەتیەک دەمێنێتەوە؟ منداڵ چ واتایکی هەیە کاتێک ڕۆژەکان تەنیا یاری مردنی دووبارە بوونەوەدایە؟ و جیهانێک کە هێشتا وەهمی دیموکراسی دەچپێندرێت، باسی مافی مرۆڤ دەکات، بە شەرمەوە ئەم کارەساتە ئینسانیە سەرکۆنە دەکات، وە تواتر لە خەوێکی قوڵدا نقم دەبێت و لەبیر دەکرێت تا داڵەکان نەک تەنیا خەڵکی غەزە بەڵکو ئەوانی وا دڵیان بڕوا نادات ئەم کارەساتە قبول بکەن لۆپەڕی دنیاوە بدڕن. سەری دۆخی خوێندکارانی پشگیری فەلەستین لە زانکۆکانی ئەمریکا بکەن. بەڵێ هەمان مافی مرۆڤی ڕازاوی سیستم کە لە کۆنفرانسەکاندا چەپڵی بۆ لێ دەدەن، هەمان ئەو دروشمانە کە لەسەر دیوارەکانی نەتەوە یەکگرتوەکان نووسراون، لە غەزە وەک مۆمێک کە لە ڕەشەبادا نەدەوەشێتەوە، گەرم ناکات، پەنا نادات. چونکە لە دموکراسی ئەم سیستمەدا مرۆڤ و ماف تەنیا تایبەتن بە کۆمەڵێک بۆ سوود و بەرژەوەندی سەرمایەکانیان. هاوڕێ سومەیە هەروەها نووسویەتی لەم سیستمەدایە کە ئاو و خۆراک دەبنە ئامرازی سزای گشتی و نەسڵکوژی بێدەنگ. ژیان بەگشتی لەوەها دۆزەخێکدا نەک تەنیا وەک ماف بەڵکو وەک ئامرازێکی استراتێژی و چەکێکی کوشەندە لە خزمەتی سیستمدا کار دەکات. پێداویستیە سەرەتایەکانی ژیانی مرۆڤایەتی بوونەتە هۆکاری فشار لە هاوکێشە نێودەوڵەتیەکاندا و ژیانیان بارەمتە کردووە و برسێتی منداڵان ئامڕازی دیپلۆماسی ناو دەبرێت. هەر کوێ دنیا بێت برسێتی یەک تامی هەیە، بەڵام کارکردەکانی جیاوازن. لە زیندانەکانی کۆماری ئیسلامی ئەشکەنجەیەکە بۆ شکاندن و لە غەزە ئەشکەنجەیەکە بۆ کوشتن. ئەم دوانە برای خوێنی یەکترن. ئەم سیستمە هەموو کارگوزارەکانی بۆ سەرکوتی خەڵک بە یەک لۆژیک باردێنێ، برسی بکە، بکوژە تا بمێنی.
هەمان سیستم کە کۆماری ئیسلامی ناچار بە کوشتن و سەرکوت و لە سێدارەدان دەکات. لێرەش لە ئێران سیستمی زاڵ هەمان کار بە ناوی ئاین دەکات، هەمان لۆژیک کە دەوڵەتی ئیسرائیلیش ناچار بە نەسڵ کوژی دەکات. منداڵانی ئەفریقا لە خۆراک و دەرمان بێبەش دەکات و ژینگە و وێران دەکات. بەڵام هەر ئەم سیستمە لە هەمان کاتدا ژیان و داهاتووی ئێمە خەڵکی جیهانی زیاتر لە هەر کاتێک لە مێژوودا تێکەڵاو کردووە. ئێرانێک کە بۆ ژن ژیان ئازادی دەجەنگێت دەبێت هاواری خەڵکی غەزە بە هاواری خۆی بزانێت. فەلەستینێک کە بۆ ڕزگاری لە جەنگ و مردن خەبات دەکات ناتوانێت هاودەستی دەوڵەتەکان و هێزە کۆنەپەرستەکانی ناوچە بێت. هەروە کە بەڕاستی هاودەستی هێزە کۆنەپەرستێک وەک حەماس نییە. دۆخی غەزە هێمایەکی بەرچاوە لە سروشت و ئەنجام و کارکردی ئەم سیستمە بۆ مرۆڤایەتی. هەموو ئەوەی گوترا دەربڕی ڕاستی ئەم سیستمەیە. بێبەهایی گیانی مرۆڤ. کاتێک منداڵانی بریندار بە تاوانی تیرۆریست بوون لە چارەسەر بێبەش دەکرێن پەیامێکی ڕۆنە، ئێوە مرۆڤ نین. ئەم لە مرۆڤ خستنەوەیە سیستماتیکە پێشمەرجی هەر نەسڵ کوژیەکە. نازیەکان جوولەکەکانیان بە حەشەرە ناو دەبرد، داگیرکەران ڕەشپێستەکانیان بە دڕەندە ناو دەبرد و ئەمڕۆ فەلەستینیەکان بە ئاژەڵ و تیرۆریست دەناسێنن. لە تورکیا خەباتی خەڵکی کورد بە تیرۆریست پێناسە دەکەن و لە کۆماری ئیسلامی بە هەمان چەشن خەڵکی وەڕەز و ماندوو و تووڕە بە ئاژاوەگێڕ و هاواریان بە اختشاش ناو دەبن. ئایا دژی ئەم بێبەهایەی گیان و ژیانی مرۆڤ یاخیبوون ڕەوا و عادڵانە نییە؟ بەڵام لەبیری نەکەین لەم تاریکستانەدا بریسکەکانی هیوا دەکوڵێن، لە گۆشە و کەناری جیهانی وجدانەکان بەخەبەر دێن. خوێندکارانێک کە لە زانکۆکانی ئەمریکا داگیریان کرد تاک و دژی کۆمپانیەکانی پشگیری ئیسرائیل ناڕزایەتی دەرببڕن. پزیشکانی نێودەوڵەتی کە بە مەترسی گیانی خۆیان دەچنە غەزە و هیتر. لە ئێران لەژێر دەسەڵاتی کۆنەپارێزی کۆماری ئیسلامی لە هەموو شوێنێک دەنگی ناوتن بەم سیستمە دەبیسترێ و لە کوردستان خەڵک لە نێو ئەم هەموو ستەم و نەعەدەڵەتیەدا دەست لە نێو دەستیەک سەمای سەرکەوتن دەگێڕن. لە بیرمان نەچێ کاردانەوە و ناڕزایەتی دامەزراوەکان و سیستمەدارانی ئەم سیستمە بە نەسڵکوژی یان وردە بۆڵەی ئەم یان ئەو کار بە دەستی کۆماری ئیسلامی نەک بۆ کۆتایی هێنان بەمتەوانە بەڵکو لە ژێرفشاری خەبات و ناڕزایەتیەکانی خەڵکو و بۆ هۆیشتنەوەی ئاسۆی ئەم خەباتانە لە ناو هەمان سیستم و هەروەها ئامرازێک بۆ فشاری سیاسی لەسەر یەکتر بەکاردێ. هیچ جێگایك دڵخۆشکردن نیە جگە لەوەی کە ڕق و بێزاریەکان سەریەک بخرێن. ئەوەی وا ئێستا کەمە بێزاری خەڵک نییە. ئاعترازی خەڵک بەم دۆخە نییە. نەبوونی ئاڵتەرناتیڤێکی پێشڕۆ بە بەرنامەی ڕزگاری بەخشە. ئەم نەبوونە مەجای بۆ دەوڵەتەکان و هێزە کۆنەپەرستەکانی وەک کۆماری ئیسلامی لە ئێران و حەماس لە کێشەی فەلەستین خۆڵقاندووە تا خۆیان بسەپێنن. بەداخەوە جوڵانەوە خەڵکیەکان لە دوای دووفاقی پشگیری ئیسرائیل پشگیری حەماس گیر دەخات لە ئەنجامدا بەشێک لە خەڵکی تووڕە لە تاوانەکانی کۆماری ئیسلامی خۆیان بەرامبەر بە خەڵکی فەلەستین و لە لای ئیسرائیل دادەنێن و بەڵگەت دەهێنەوە کە منداڵانی بەلوچ و عەرەب و کورد هەر برسین و دەکوژرێن کەواتە دۆخی منداڵانی غەزە پەیوەندی بە ئێمەوە نییە. بەڵام وەها تێڕوانینێک حەقانیەتی داواکاری ڕزگاری خەڵکی فەلەستین کەم ناکاتەوە و بە هاوڕێتی لەگەڵ تاوانیش ڕەوایەتی نادات. ئەم جەنگە تەنیا لە خاکی فەلەستین نییە بەڵکو لە زەینی مرۆڤایەتیدا جێگیر بووە. زێنیەتێکە کەوتووەتە ژێر دیلی فکری و ئایدۆلۆژیای سیستمی سەرمایەداری. شکاندنی ئەم دیلیە هەنگاوێکی گرنگە لە شکەستپێدانی سیستم و دەوڵەتەکانی لە ڕێگای شۆڕشی جەماوەریەوە. مرۆڤایەتی پێویستی بەهێزی پێشەنگەیە تاکو بە خەڵک ڕێگانیشاندات کە دەکرێت ئەم دۆخە بگۆڕدرێت. دەکرێت ئەم ستەم و تاوانە لە کەلێنەکانیەوە پارچە پارچە بکرێت و بۆ هەمیشە مرۆڤایەتی و گوێ زەوی لە شەرارەتە بێکەوتایەکانی ڕزگار بکرێت. بۆ ئەم کارە ئەوەڵین کار دەبێ سێبەری شوم و نەحسی شەڕ لابچێ و خەڵک فرسەت پێدا بکەن. نەفەسێک بکێشن و خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی بزانن چۆن دەتوانن ڕق و تووڕەی خۆیان لەم سیستمە بکەن بەهێز. زۆر سپاس لە هاوڕێی سمەیە بۆ ناردنی ئەم نامەیە. ناوەڕێ بەرگرن.
کاگە کامیل لە سەقزەوە لە نامەیەکدا نووسیویەتی لەو ڕۆژانەدا کە مەسعود پزیشکیان سەرۆکۆمار بە بۆنێ ڕۆژی مامۆستا لە وتارەکانیدا باس لە پێگەی بەرزی مامۆستا و هەوڵە بێوشانەکانیان دەکات، هاوکار لە دەستگای دەوڵەتەکەیدا وەزارەتی ئیسلاحات خەریکی دروستکردنی دۆسیەیە بۆ ئەو مامۆستا و کرێکارانەی کە لە کۆبوونەوە ناڕزایەتیەکاندا بەشداریان کردووە. مۆدای نێوان ڕێزلێنانی بێناوەڕۆک لە مامۆستایان و سەرکوتکردنی ڕاستەقینەیان تەنیا چەند کورسیە لە دانیشتنی دەستەی دەوڵەت، شوێنێکە سەر و کۆمار ستایشی مامۆستایان دەکات و لە هەمان دانیشتندا وەزیری ئیتلاعات بۆ هەمان مامۆستایان حکمی دەستگیرکردن، زیندان، دوورخستنەوە لەسەر کار دەکات. هەواڵەکان سەبارەت بە مامۆستایانی دەستگیرکراو تەنیا بەشێکی بچووکن لە ڕاستی تاڵی سەرکوتکردنی مامۆستایان لە ئێران. زۆرێک لە مامۆستایانی ناڕازی هێشتا لە دەست بەسریدان، لە زینداندا لەژێر فشاردان و سزای قورس دژی ئەوان دەرچووە یان لە حاڵی دەرچووندایە. زۆرێک لەم مامۆستایانە تەنیا بەهۆی داواکردنی مافی پیشەییان و ناڕزایەتی ئاشتی خوازانە ڕووبەڕووی تونترین هەڵسو کۆچەکان بوونەسەوە. لە کاتێکدا دەسەڵات بە شێوەیەکی نمایشی ڕۆژی مامۆستا بەرز ڕادەگرێت، ڕاستی شەقامەکانی شارەکانی ئێران شتێکی دیکە نیشان دەدەن. هەڵسوکەوتی توندی هێزانیەکان لەگەڵ مامۆستایان، دەستگیرکردنی بەرفراوانی چالاکوانانی پیشەیی و فشاری لەسەر خێزانەکانیان پێمان دەڵێ لەم دەسەڵاتەدا نە مامۆستا ڕێزی هەیە و نە ئاعتراز بە دۆخی ژیان ڕێگە پێدراوە. ئەم ڕاستیە کاتێک ئاشکراتر دەبێت کە سەرۆکۆمار باس لە پایەی مامۆستا دەکات، بەڵام هیچ کاردانەوەیەک بۆ کردداری سەرکوتگەری وەزیری هەواڵگری خۆی نیشان نەدات. وەزیرێکە لەژێر فەرمانی دەوڵەتی ئەودایە و لە تەنیشتی ئەو لە دانیشتەکانی دەستەی دەوڵەتدا دادەنیشێت. پزیشکیان دەبێت وەڵام بداتەوە بۆچی مامۆستایانی ناڕازی دەستگیرکراون. ئەم کەسانە دوژمنی دەرەکی نین، ئەوان مامۆستایانی هەر ئەم وڵاتن کە بە کەمترین موشە خەریکی پەروەردەکردنی داهاتوون. لەم نێوانەدا کێشەکە تەنیا سنووردار نییە بە وەزارەتی ئیسلاحات. لەم دوایانەدا وەزارەتی پەروەردە و فێرکردن ڕێکەوتنێکی لەگەڵ هێزی انتزامی واژۆ کردووەکە زەمینە سازە بۆ چوونە ناوەوەی پۆلیس بۆ قوتابخانەکان بۆ سەپاندنی حەجاب و کۆنتڕۆڵکردنی قوسابیان، هەنگاوێکە قوتابخانەکان دەکاتە پادگان. ئەگەر دەوڵەت لەگەڵ ئەم بڕیارەدا ناکۆکە بۆچی ڕێگری لێ ناکات؟ چۆن دەکرێت وەزارەتخانەیەکی سەربەخۆ لە دەوڵەت کارێکی وە بکات؟ لە کاتێکدا وەزیری پەروەردە و فێرکردن ئەندامی دەوڵەتە و لەژێر چاودێری سەرۆکۆماردا چالاکی ئەکات. ئەم هەڵوێستە دووفاقیە سەبارەت بە حیجابی زۆرەملێژ دەبیندرێت. پزیشکیان لە کاتی هەڵبژاردنەکاندا بەڵێنیدا بۆ هەڵوەشانەوەی حیجابی زۆرەملێ هەوڵ بدات، بەڵام ئەمڕۆ نەک تەنیا ئەم بەڵێنە جێبەجێ نەکراوە، بەڵکو پەیامی هەڕەشە و سزا و ڕاگررتنی ئۆتۆمۆبیل بەهۆی بێحیجابی لە سەراسەری وڵات بەردەوامە. دەوڵەت لە جیاتی هەڵوەشانەوەی ئەم سیاسەتە خەریکی داڕشتنی لایحەیەکی نوێیە بۆ چەسپاندن و نۆسینەوەی هەمان یاسای پێشوو، واتە لە جیاتی لابردنی یاسایەکی کۆنەپەرستانە بە دوای بەرهەمهێنانەوەی بە زمانێکی دیکەیە. لە بواری فیلترینگیشتا دۆخێکی هاوشێوە زاڵە. بەڵێنەکانی سەرۆکۆمار بۆ لابردنی سنوورداریەکان لەسەر تۆڕەکۆمەڵایەتیەکان هێشتا بەدی نەهاتووە. ئینستاگرام، تەلەگرام، یوتیوب و پلاتفۆرمەکانی دیکە هێشتا فیلترن و دەوڵەت وەڵامێکی ڕوون ناداتەوە. کاتێک ڕۆژنامە نووسێک لە وتەبێژی دەوڵەت سەبارەت بە کاتی لابردنی فیلترینگ دەپرسێت، وەڵام دەبیستێت کە ئێمە بە لوتفی خوددا هیوادارین، وەک ئەوەی ئەرکی دەوڵەت تەنیا بە دوعا سنووردار بوو بێت. لە بابەتی بەندەر عەباس و تەقینەوەی کوشندەی لەو بەندەرە تافرۆشتنی نەوت لەلایەن سوپاوە و دەرچوونی ئەم بوارە گرنگە لە کۆنتڕۆڵی وەزارەتی نەوت هەمویان نیشان دەدەن کە سەرۆکۆمار نەک تەنیا لە بواری سیاسی دەرەکیدا بەڵکو تەنانەت لە بەڕێوەبردنی ناوخۆیشدا بەکردەوە دەسەڵاتێکی نییە، نە لە بەرامبەر سوپادا، نە لە بەرامبەر ڕابەریدا، نە لە بەرامبەر وەزیرەکانی خۆیدا. و لە ڕاستیدا بەشێکی جیانەکراوە لە هەمان سیستم و دەسەڵات، شتێکە بەشی زۆری خەڵک زۆر پێشتر باسییان دەکرد و هەر بۆیە شانەوەی هەڵبژاردننی بە سەرۆکۆماریان ڕستووا کرد. لەوەها دۆخێکدا ئەو مامۆستایانەیە کە بۆ مافی خۆیان ناڕزایەتی دەردەبڕن دەستگیر دەکرێن. ئەو ژنانێکە بۆ ئازادی پۆشاک هەوڵ دەدەن هەڕەشەیان لێ دەکرێت. ئەو کرێکارانەی کە هاواری ژیان دەکەن ڕەوانەی زیندان دەکرێن، دەست هەڵ ناگرن. حەق ئەگەر وەرگرتنیە ئەم خەڵکە بڕیاریان داوە کە حەقی خۆیان وەرگرن.
ژێر پێمانده لەرزێر ژینجنە و بوژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە ئەرس لە ژێر پێمانده لەرزێ ژینژنە و بۆژایەوە پونگی قینی خەڵکە دیسان سەر لە نوێ ڕاسایەوە خوێندە ڕێژێ ژیندە نێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە مژدەهێنێ کی زێبەی ئەو سوبەینێ واژیانیش بۆی لە خەو هات سایەوە هەر لەسەر مەودایە بەندە تەخت و بەختی ملهوڕی گول لە یامانەی هەبوونی گیرە بەو هەودایەوە خوێندە ڕێژێ ژیندە نێژێ ئەو دەڕەندا پیر بووە هەستی کردووە چرای بەختی هەر بیناک و ژایەوە ئەم خوروشی سەر شەقامە مژدەهێنێ کی زێبەی ئەو سوبەینێ واژیانیش بۆی لە خەو هات سایەوە هاوڕێ سولەیمان لە سەردەشتەوە لە نامەیەکدا باسی کۆچی دوایی سەرۆک مۆخیکا ئالبێرتۆ سەرۆکۆماری پێشووی ئۆرۆگۆئێ خۆزە دەکات و نووسیوێتی بەداخەوە یەکێک لە ڕاستگۆترین خەڵکیترین و شەریفترین سیاسەتمەدارانی سەردەمی ئێمە لە تەمەنی 89 ساڵیدا بەهۆی شێرپەنجەوە کۆچی دوایی کرد. ئەو نەکتەنیا بۆ وڵاتەکەی بەڵکو بۆ جیهانیان نەمادی مرۆڤ دۆستی و خەباتی بێوچان دژی جیاوازیدانان و گەندەڵی لەدەسەڵات بوو. خۆزێ مۆخیکا ناسراو بە پێپێ لە دەیە 1960 وەک یەکێک لە ڕابەرانی بزوسنەوەی چریکی تۆپامارۆ بە ئێلهام لە چێگوارە دژی نەعەداڵەتی لە ئۆرۆگۆیە جەنگە. ئەو 6 جار گولەی پێکەوت، ئەشکەنجەدرا و 14 ساڵ لە زیندانی تاکەکەسیدا ژیانی کرد، بەڵام ڕۆحی نەفرۆشت و تفەنگی بە وشەکانی دادپەروەری خوازی گۆڕیەوە. لە دەیە 1970 پاش ئازادبوون چووە ناو ڕێڕەوی سیاسی یاسایی و هێدی لە چریکێکەوە بوو بە خەباتگێڕی چاکسازی. ئەو بوو بە سەناتۆر، بوو بە وەزیری کشتوکاڵ و لە کۆتاییدا لە ساڵی 2009 بە دەنگی خەڵک گەیشتە سەرۆکایەتی کۆمار. ئەوەی پێپێ لە زۆربەی ڕابەرانی جیهان جیا دەکردەوە نەک تەنیا ڕابردووی خەباتکاری بەڵکو شێوازی ژیان و ڕوانگەی ئینسانی بوو. ئەو لە ژیان لە کۆشکی سەرۆکایەتی کۆمار قبول نەکرد و لە جیاتی ئەوە لە خانوویەکی گوندێکی سادە لە دەوروبەری مۆنتێڤیدیۆ پایتەختی ئۆرۆگۆیە لەگەڵ هاوسەرەکەی دەژیا. هەموو ڕۆژێک بە ئۆتۆمۆبیلی فۆلکسواگۆن بیتلی مۆدلی 1970 خۆی دەچوو شوێنی کارەکەی و زیاتر لە 90% موشەی مانگانەی 12,000 دۆلاری خۆی دەبەخشیە ناوەندە خێرخوازەکان. کاک سولەیمان هەروەها نووسیوێتی کاتێک مدیاکان ناویان نا هەژارترین سەرۆکۆماری دنیا بزەی کردووتی هەژار کەسێکە کە هەمیشە بە دوای زیاترە، من هەژار نیم، سادە دەژیم چونکە شتی زۆرم ناوێت. مۆخیکا نەک تەنیا لە قسەدا بەڵکو لە کرداریشدا وەفادار بە ئامانجە دادپەری خوازەکانی مایەوە. لە سەردەمی سەرۆکایەتی کۆماریدا کاروانی تەشریفاتی سەرۆکایەتی کۆماری هەڵوەشاندەوە.
میوانداری منداڵانی سووریای کرد و تەنانەت بە 5 زیندانی ئازادکراو لە گوانتانامۆ پەناهەندەیدا. ئەو لە نەیارانی سەرسەختی گەندەڵکارانی سیاسی و سیستمی سەرمایه‌داری بوو. دەیوت من دوژمنی نەعەداڵەتیم. ئێمە مرۆڤەکان شتە بنەڕەتیەکانمان لەبیر کردووە. کاتمان بە کارگەرێک بەسەر دەبین کە پەیوەندیان بە بەختەوەریەوە نییە. هاوسەرەکەی لوسیا لە ئەندامانی پێشووی تۆپامارۆ و لە سیاسەتمەدارانی بەرچاوی شەپی ئۆرۆگۆئێ ڕۆڵێکی گرنگی لە هاوڕێتی لەگەڵ موخیکە هەبوو. ئەو لە ساڵی 2000ەوە وەک نوێنەری پەرلەمان و لە 2005ەوە وەک سێناتۆر چالاکی کرد. لە سەپتامبری 2007دا وەک یەکەمین ژنی جێگری سەرۆکی کۆماری ئۆرۆگۆئێ دامەزرا و تا مارسی 2020 لەم پۆستەدا مایەوە. لە 1 مارسی 2022 پاش 22 ساڵ چالاکی پەرلەمانی لە پۆستەکەی دەستی کێشایەوە. ئەو نامەیەکی بۆ پەرلەمان نارد و لە دانیشتنی سپاسگوزاریدا ئامادە نەبوو. ئەگەرچی چیتر پۆستێکی فەرمی نییە، بەڵام هێشتا وەک کەسایەتیەک جێ متمانە لە نێو خەڵکدا ماوەتەوە. لوسیا و خۆزێ لە ساڵی 2005دا هاوسەرگیریان کرد و منداڵیان نەبوو. موخیکە لە ساڵی 2015دا دەوڵەتی لە کاتێکدا ڕادەست کرد کە دەوڵەت لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە لە دۆخێکی باشدا بوو. پاش ئەوە وەک سەرچاوێکی ئەخلاقی بۆ نەوەی گەنجی چەپ لە سەرانسەری جیهان مایەوە. ڕۆژنامە نووسی BBC کە چاوی پێکەوت بوو نووسی تەنانەت ئەگەر لەگەڵ دیدگا سیاسیەکانی ڕازی نەبێت ناتوانێت شەیدەی ڕاستگۆیی و باوەڕی قوڵی بە مرۆڤایەتی نەبێت. وەفاداری ئەو بۆ بنەما ئەخلاقیەکان شتێک نەبوو کە تەنیا لە وتارەکانیدا ببیسترێت. ئەو لە هەموو لانەیەکانی ژیانیدا هەمان ئەوە بوو کە نیشانی دەدا. ئەو پێش لە بەجێهێشتنی پۆستەکەی وتی چ شتێکە کە سەرنجی جیهان ڕادەکێشێت؟ ئەوەی کە سادە دەژیم، ماڵەکەم سادەیە، بە ئۆتۆمۆبیلی کۆن هاتوچوو دەکەم. ئەگەر ئەمانە دنیا تووشی سەرسوڕمان کردبێت، ئەوە ئەم دنیاە شتێکە، چونکە لە شتی ئاسایی بۆ هەر مرۆڤێک سەرسام دەبێت. لە ساڵی 2010دا کۆی سامانی تایبەتی ئەو کە بە پێی یاسای ئۆرۆگۆی دەبووایە ڕایبگەیاندبایە $1800 بوو کە ئەوەش نرخی ئۆتۆمۆبیلەکەی بوو. فۆلکسی قورباغەیی دروستکراوی 1987 بوو. خۆزێ موخیکان نەک تەنیا سەرۆ کۆمارێک بەڵکو فەیلسوفێک بوو لە بەرگی دەوڵەتمەدار. جا ئێستا ئەوە بەراورد بکەن لەگەڵ دەسەڵاتدارانی وڵاتانێکتر و لەوانە کۆماری ئیسلامی کە سەرتاپا لە گەندەڵی و پارێزگاری لە نەعەداڵەتیدا نوقم بوون. جێگای خۆیەتی بڵین یادی بەسر. خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا بر خودم سراندانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا شمانانی سخت و دور دچم دبرن شورای سنور افزار گستاکینو برسی چادوری ره پر ماترسی شمانانی سخت و دور دچم دبرن شورای سنور افزار گستاکینو برسی چادوری ره پر ماترسی بر خودم سراندانا
بر خودم تکوشانا بر خودم بو مانا بر خودم جیانا بر خودم سراودانا بر خودم تکوشانا بر خودم بو مانا بر خودم جیانا جلال دران لسر هردان جستیان گستی داودردان گری پسپور بمبو کیمیا سبان هرا سب سریان جلال دران لسر هردان جستیان گستی داودردان گری پسپور بمبو کیمیا سبان هرا سب سریان بر خودم سراودانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا بر خودم سراودانا بر خودم تکوشانا بر خودم بومانا بر خودم جیانا برو لطکه آواتکان زنجیانو آزادیا امرو پختو خاراو تره مرگم رینین خونام رین برو لطکه آواتکان زنجیانو آزادیا امرو پختو خاراو ترین مرگم رینین خونام رین بەڵێ هازیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەیە ئەمڕۆشمان زۆر سوپاس کە تاکوێستا بینەرمان بوون چاوەڕێ نامە و ئیمەیلی ئێوەی خۆشەویستین بۆ هەرچی ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندی ڕاوبوو چوونەکانی خۆتان بۆمان باس بکەن ماڵەوە.